ماڵتان لەبێت و ئەم کاتتان باش ڕازاو ئەمێنم لە رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانیەوە لەگەڵتانم بە پێشکەشکردنی ڕێپۆرتاژێکی تایبەت لەسەر وەرزی زستان و پێشوازیکردن لە وەرزی سەرماوسۆڵە لەگەڵمان بن. وەرزی زستان گۆڕانکاری بەردەوامی کەشوهەوا و زەوی پیشانەدات کە کەشوهەوایەکی ناجێگیرە و بەردەوامیش ساڵانە بینین کە لەسەر ئاستی جیهان هۆشداری درێت لەبارەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا. من زستانان وەکو خۆم زۆر جار بیر سەردەمی ینی بیر لە سەردەمی ئەشکەوت ئەەکەمەوە ئەو کاتێک کە مرۆڤی نیاندەرتاڵی خۆت مرۆڤە سەرەتایەکان لە ئەشکەوتەکانەوە چۆن وەرزی زستانیان تێپەڕاندووە بەچە سەرماوسۆڵەیەکدا تێپەڕوین بەشی قورسی و سەختیەکدا تێپەڕوین. وەرزی زستان هەمیشە ئیلهامێک بە شاعیران و بە نووسەران و بە لێکۆڵەران و مێژووناسان ئەدات کە تێڕامانێکی زیاتر بکەن، چونکە لە چەند لایەنەوە هەم خۆی وەرزێکی ئەفسوناوی و تایبەتە هەموو ئەکات ئینسان کاتی زۆرتر بۆ بگەڕێتەوە و بێتەوە ناوماڵ کە هاتەوە ناوماڵیش هەم کات و ساتی خوێندنەوەی زیاترە بێت هەم کاتی تێڕامانی زیاترە بێت. بۆیە بینین کە لە وەرزی زستاندا زۆرتر شیعر لەدایکە بێت، زۆرتر چیرۆک لەدایکە بێت. لە کوردەواریشدا هەمیشە وتراوە کە چیرۆکەکان چیرۆکی گوێ ئاگردانن کاتێک کە ئەندامانی خێزانە دەوری ئاگردان کۆ ئەبنەوە چیرۆکە گێڕنەوە چیرۆک بەرهەمی زستانە، زۆر داهێنراوی ئینسان بەرهەمی زستانن. بۆیە زستان وەرزێکی تایبەتە لە لای من. چ شتێکی زستان زۆر تایبەتە هەم لە خواردنی هەم لە کەشوهەواکەی چی زۆر تایبەتە لای تۆ؟ لە ڕاستیە زۆربەی خواردنە کوردیەکان خواردنی زستانن و هەمووشیان خواردنی تایبەتن، بێگومان سەلامەتن، خواردنی تەندروستن و ئەوەی دیکەش کە تایبەتمەندی زستانە زۆر ئاشکرایە، بارینێکی زۆری بەفر و بارانە، بەڵام بەداخەو لەم ساڵانەی دواییە ئەو بەفرە کەمتر بووەتەوە، بەڵام هەر جوانی خۆی هەر هەیە. ئەگەر لە شاخەکانیش ببارەی خەڵک هەر دەچن ساتێکی خۆش لەناو بەفر بەسەرە من. جوانترین شتی زستان، جوانترین تایبەتمەندی زستان لە لای من کۆبوونەوەی خێزانەکانە بە ڕێژێکی زۆرتر و گەڕانەوەیە بۆ ناو سروشتی زستانە، بینینی دیمەنەکانی گۆڕانکاریە گەورەکانی کەشوهەوایە. بەڕێی خۆم لە لای من وەرزی زستان یەکێکە لە وەرزە خۆشەکانی ساڵ و سارد و سەرما دەست پێکە خەڵک لە گەرما ڕزگاریە بێت و زیاتر ئیشوکاری هاوین و وەرزەکانی تر کەمترە بێتەوە. بە تایبەتی جاران خەڵک ئیستیقلالی وەرزی زستانی بۆ دەمەزەرکردنەوە و ئاشنابوون بە پەیوەندی کۆمەڵایەتیەکان چکە شەوگار درێژ بۆ و دانیشتن و لە دەوری یەک کۆبوونەوە و کەسایەتی و خزمایەتی زیاتر بۆ لە زستانە وەک لە وەرزەکانی تر. کۆبوونەوەی خێزانەکان لە ئێستاە کەمتر بووە. شەوگاری درێژی زستان بە هۆکارێکی باش دانانی بە کۆبوونەوەی خێزان؟ بە دڵنیایی یەکێک لە جوانیەکانی جارانی وەرزی زستانە و کۆبوونەوەی خێزانەکان لە دەوری یەک و دانیشتن و پتۆکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بوو. بەڵام بەداخەوێسا سەردەم و زەمانی عەولەما ئەو عیلاقاتە کۆمەڵایەتیانەی بە تەواوی کاڵ کردوێتەوە. تۆ لە خۆ ئامادەکردن تا بە وەرزی زستان چۆن خۆتی بۆ ئامادە ئەەکەیت؟ خۆ ئامادەکردن بۆ وەرزی زستان بە نیسبەتێکی وەکو منەوە ڕەنگە وەکو پێشووتر نەبێت. ژیان بۆ بە ڕۆتین، ڕۆژانەیشکردن و دەوامکردن و شەوانیش ماڵەوەیە و عیلاقاتی کۆمەڵایەتیش ئەوەندە کاڵ بووەتەوە ئەگەر یەکێک بێ زۆر برەوی پێبا ڕەنگە بەڕغوب نەبێ بەداخەوە کە من خۆم بۆ خۆم زۆرم حەز لە عیلاقاتی کۆمەڵایەتیە و شانازیش پێوەکەم. خۆی سروشت بە وەرزەکانەوە جوانە. بەهار
وەرزێکە تایبەتە بە نوێبوونەوەی سروشت و بە دەرکەوتنی سەوزایی و ڕازاندنەوەی دارەکان و دەشت و دەر. هاوین وەرزێکی ترەکە تایبەتمەندی خۆی هەیە و جوانی خۆی هەیە کە پێگەیشتنی میوەکانە و وەرگرتنەوەی بەرووبوومی جوتیارانە. پاییز وەرزی گەڵا ڕێزانە کە ئەویش گەڵاکان زەردەبن و ئەوەریان بەڕاستی سروشتێکی سروشت جوانترە ڕازێنێتەوە. زستانیش هەر بە هەمان شێوە ڕەنگەکان تۆخەکاتەوە و وەرزێکە کە بەڕاستی تایبەتمەندی خۆی هەیە بە تایبەتی لە کاتی بارینی بەفرە کە دەشت و کێ و شاخ و دۆڵەکان هەرهەمووی بەفرێ بێ و کانیاوەکانە ژێتەوە و سروش جارێکی کە نوێ بێتەوە و هیوایەکی زۆرەیەتەوە بە ئەوەی کە بەهارێکی چەنە زستانە کە سەخت و باراناوی بێ بەهارێکی جوانتر و ڕازاوەترێ بێ. وەرزی زستان چی ئێگەێنێ لای تۆ وەرزی سەرما و ساڵە؟ بێگومان گورجبوونەوەیە کۆکردنەوەی وەکو عەرزم کردی ئەو داهاتەیە کە هەبووە لە هاوینا لە زستانە ئەخورێەوە لە زستانە خەڵک زیاتر پشووەیە لە تام باسی ڕابردووەکەم باسی ئێستا ناکەم کە لە شارە تەقریبەن وەرزەکان تامی خۆی نییە بەڵام بەڕاستی زستان وەرزی تۆخکردنەوەی ڕەنگەکانە وەرزێکی جوانە وەرزی گورج و گۆڵیە وەرزی شەوچەری زستان جاران بە یاری و بە شعر خوێندنەوە و بە لاوەک و حەیران مەجلیسەکان ڕازاونەتەوە هەموو وەرزێک تایبەتمەندی خۆی هەیە و جوانی خۆی هەیە. دەست خۆش لێ جیاوازی و شەوانی زستانی ئێستا لەگەڵ ڕابردووە هیچ جیاوازێکی هەیە؟ بێگومان زستانی جاران کە خەڵک لە دەشت و دەر و لە لادیەکانە بووە شەوانی زستان بە دیار شەوچەرەوە بە دیار گۆرانی بێژ و شاعیرەکان و لاوک بێژ و حکایەت خوانەکانەوە دانیشتوونەوان سەرگوزشی پێش و ئەفسانەی ڕابردوویان بۆی جێڕاونەتەوە بەڵام ئێستا هەمومان بە دیار ئینتەرنێت و تەلەڤیزۆنەوەین بۆیە جوانەکان تقریبان کاڵ بوونەتەوە ئەگەر ئەو جوانی جاران کە هەبوو بەڕاستی کۆمەڵی کوردەواری یاریەکانی تیا زیندووەکرایەوە لە زستانە چونکی خەڵک عادەتەن ئیشی نییە هەر زۆپاکەی گەرم بێ ئیتر نسکێنەکەی کوڵا بێ کێشەی نەبووە لەبەرەوە زیاتر خوانیاوەتی یاریکردن و ئەو بەسەرهاتە خۆشانە و شەوچەرەی خۆش و بە گاڵتە و گەب و پێکەنین و بە یاری ئەوانە شەوانیان بەسەر بردو بەڵام ئێستا بەداخەوە هەمومان بووین بە کۆیلی ئەنتەرنێت و خەریکی ئەنتەرنێتی. بەفرە بارێ کریستاڵە دێتە خوارێ لە ئاسمانی عاشقانە عشقی ئێمە لە مێژە چاوەڕوانە بۆ ژوانێ بەفریش لە دامێنی شاخەکانە لە کۆسار و هەردەڵانە لەگەڵ هەناسەی دڵانە دەستی ئۆخەی بە سنگدا ئەهێنێت و ئەدنووسێنێ بە سنگێەوە بەسەرهاتی عشقی دێرن ئەگێڕنەوە. زۆر سپاسم بەشێکە لە قەسیدەی عشقی کریستاڵی. دەست خۆش بە ئەو هۆنراوە جوانە چیت هەیە بۆ پێشوازی لە وەرزی زستان؟ وەرزەکان هەمویان جوانن هەر یەکە و جوانی و تایبەتی خۆی هەیە بەهار پاییز هاوین زستانیش تایبەتێکی زۆر جوانی هەیە کە بەفریتیا ئەبارێ شێوەیەکی زۆر جوانی شاعیرانە وەرئەگرێت پێویستە لە هەموو وەرزەکانە چێژ وەربگرین بەڕاستێک ئەمە خۆم بە تایبەتی زۆر حەزم لە زستانە. چ شتێکی زستان زۆر لە لای تۆ تایبەتە؟ بەفربارینەکەی. چیتری خواردنی جلوبەرگی؟ زستان خۆشیەکەی لەوەیە لە ژووری شۆبی لە پەنا بە تایبەتی لە کوردستانی خۆمان کۆمەڵی خواردنی کوردەواری هەیە زۆر خۆشە من هەر خواردنە کوردەواریەکانم دروست کردووە وەکو تەرخێنە وەکو کفتە و شفتە ئەم شتانە و زۆر خۆشە لە کاتی بەفربارینەکە بە تایبەتی لەبەر سۆپاکەیە. دەستخۆشیتان لە یەکەم وەرزی زستان وەرزێکە کە مرۆڤ خۆی لەو بوارە بینێتەوە کە زیاتر خۆی کۆکاتەوە پەیوەندی کۆمەڵایەتەکان لە وەرزی زستاندا زیاترن تاوەکو وەرزی هاوین ئەو وەرزی سەرما و سۆڵەیە وەرزی کۆکردنەوەی مرۆڤەکانە وەرزی بابەتە کۆمەڵایەتەکانە کە ئێمە ئەتوانین سوودی لێ ببینین
لە ڕووە گەشتەکەیەوە لە ڕووە فەسڵەکەیەوە ئەتوانین لە وەرزەدا زۆر شتی جوان بڕوێنین زۆر شتی جوان دروست بکەین کە نیشانەی ئەوەیە کە ئیتر گەرما نامێنێ ڕووەکەینە سەرماش بۆ خۆی بریتە لە کۆکردنەوەی مرۆڤ ئەمانە هەمووی دیاردەن ئەمانە هەمووی کۆمەڵە وەرزێک و کۆمەڵە ڕۆژێک و کۆمەڵە سروشتێکە کە پیشانی مرۆڤایەتیە درێ ئێمە بەش بە حاڵی خۆمان لەم وەرزە چێژی تایبەت ئەبینین چونکە مرۆڤ گەلێکین لە سروشتێکەوە لە دایک بووین کەمتر سەرما بینین زیاتر لە ناو دۆخ و سروشتە گەرمەکەداین بۆیە من بە وەرزێکی خۆشە لە لای من و خۆشیشمەوێ یەکێکە لە وەرزانەی هەم خۆم و هەم مناڵەکانیشم زیاتر زستانمان خۆشەوێت. چ جیاوازێکی وەرزی زستان لای تۆ زۆر تایبەتە لە وەرزەکانی تر؟ لە وەرزی زستانە جلوبەرگ جوانە لە بەریەکەی لە وەرزی زستانە خواردن خۆشە لە وەرزی زستانە دیاردە و کۆمەڵایەتەکان و سەردانەکان خۆشە وەرزی زستان مرۆڤ تااقەت بڕووکێن ناکات وەرزی زستان گوێگرتن لە مۆسیقا خۆشە پیاسەکردن بە پێشبارانە خۆشە سەرما و سۆڵەکەی خۆشە شەڕە بەفری خۆشە زستان هەموو شتێکی وشک و تەڕی و بارانایی و هەمووی خۆشە بۆیە جیاوازە کەش و هەواکەی جیاوازە و فەسڵێکی تایبەتە بەنسبەت منەوە و خانەوادەکە و هەموو ئەو برادرانەشی کە لەگەڵمان پێکەوەین لێرە چێش لە زستان بۆ نەبینین. دنیای خۆشەویستی و باوەشی گەرمم هەیە بۆ ئازیزانم و بۆ خۆشەویستان هیوادارم ئەم زستانەمان جیاواز زستانەکانی کە پڕ بێت لە خۆشی و لە ئاسوودەیی بۆ هەمووان. وەرزی زستان لای تۆ چی ئەگەیەنێت؟ لای من جوانترینە لە وەرزەکانی ساڵە و بێگەردی جوانی کە لە بەفرەوە لە سپێتی بەفرەوە ئەیبینین پاکی دڵەکانمان پێشناکە جوانی و بێدەنگ و هێمنی کاتێکە کۆبینەوە لە دەوری ئاگردان و کە خێزانەکان کۆکاتەوە خۆشەویستی و تەبایی خاتە نێوان کەس و هاوڕێ و ئازیزەکانەوە هەر بۆیە پێم خۆشە هەر لێرە هۆنراوەیەکتان پێشکەشکەم هەرچەنە لەسەر سۆزداریە بەس ئەکید لە وەرزی زستانە نووسیومە لەبەرەوە پێم خۆشە لێرەوە پێشکەشتانی کرد. ئەم بەیانیە وەکو لەبەر زریانێکدا خەوڕا پێچی خۆی کردبم بێخەفەکەم خاڵی بوو لە هەستی ئەوین ئەوە هەر خەیاڵی تۆ بوو من نەنووسم ئەم بەیانیەش هەڵمی پەنجەرەی ژوورەکەم کە دوای باران بەڕێیەکی نوێی ئەفسونە بۆ دەربڕین نەتنووسی بوو خۆشەویستم ئەم بەیانیە قاوەیەکت نەکردە خەڵاتی خەیاڵ هەر بە تەنیا لە ناو خۆمدا چرکە دوورتر دەڕۆی ڕاهاتبووم دەنگت نەبیستم ئەم بەیانی ئەڵقەی دەستمدا دەنێم نامەکانت ئەەکەم بەگڕی فنجانێکی چاوەڕێ خەیاڵە بە ئەنجامەکان ئەەکەم بە ماچ بێخەفەکەم ئەدەمە دەست پەنجەی یەکەم زەنگی دڵم ئیتر تەواو ئەبێت بگەم بەمە بەستم سپاس. دەست خۆش بەوە هۆنراوەیە شەوانی زستان لەگەڵ هۆنراوەیە ینی پەیوەندیان لەوانەیە زۆر باش بێت لای تۆ چۆنە؟ ئەکید بە تایبەت ئەو شەوانەی کە گوێت لە ڕێژنەی بارانە بێت و کە گوێت لە دەنگی هەورە بروسکە بێت هەستێکی تایبەتی خۆی هەیە بۆ نووسینیانی زیاتر بە تایبەتی نووسەر ینی ئەحساسی زیاترە جوڵێت و زیاتر ئەتوانێت لەگەڵ وشەکانە زیاتر بدوێت و بچێتە ناو خەیاڵێکی بێکۆتایی. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتیینە کۆتای ڕەپۆرتاژی ئەم جارەمان کە تایبەت بوو بە وەرزی زستان و پێشوازیکردن لە وەرزی زستان هەتا بێگەشتنەوەیەکی ترمان بەخوای گەورەتان ئەسپێرم.